بەڵێ بەڕێزان بەردەوامین لە سەر درێژدان بە گفتوگۆ و دیداری تایبەتمان لە یادی 66 ساڵی کۆمەڵی ژێکاف و حیزبی دیموکرات مامۆستاجان لەوێ ڕامگرتیت کە قسەکردن لەسەر پەیوەندی و ناسینی کورد بۆ دۆستەکانی هەمیشە لە مێژوودا بە هەڵی گەورەیە چووە. تۆ پێت وایە کورد بۆ خۆی لە بینین لە تەماشاکردنی بۆ دۆستەکانی لە ناسینی دۆستەکانی لاواز بووە یاخود خراپی دۆستەکانی کورد بوون کە هەمیشە سوء ئیسفادەیان لە پەیوەندیەکانی ئێمە لە لاوازی ئێمە کردووە لە پەیوەندی و ناسینی کەسایەتیەکانە. ئەگەر بەوردی پێم خۆشە بەوردی بچیتە سەر ئەو پەیوەندیانە و بۆچی هەمیشە ئێمە شکست خواردە بووین گورگان خواردە بووین لە پەیوەندیەکانە و توانیمانە کەمترین دۆست لە دەوری دۆزی کورد کۆ بکەینەوە. بەشێکی پیچیدەجی کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و دابەشبوونی کورد بەسەر چوار وڵاتدا تەبیعەتەن لێرە چۆنیەتی پێناسەی دۆستەکان و ئوسولەن مەبەست لە دۆستایەتی چییە ئەوی شەرپیچی دەتر دەکاتەوە. هەروەکی من پێشوو ئاماژەم پێکردکا کە فەیسەل لە سیاست و ڕەوابتدا هەمووی بەرژەوەندیە. بۆیە هەروەکی وتم هیچ دۆستایەتێک هەتا سەر هیچ دژمنایەتێک هەتا سەر نەدۆست هەیە و نەدژمن دەقیقەوەی کە گرنگە بەرژەوەندی هەر لایەنەی کە دۆستایەتی لەگەڵ دەکا لەبەر ئەوە نییە کە تۆی کوردی خۆشتر دەوێت لە عەرەب یا لە تورک یا لە فارس یا لە ئەفریقای یا لە چینێ. دلیل بەر ئەوەیە بەرژەوەندێکی خۆی تێدا دەبینێ بۆیە دۆستایەتی لەگەڵ دەکا. و تۆش کە دۆستایەتی ئەو دەکەی دوو هۆی هەیە، یا وڵاتی و دەوڵەتت هەیە و بەرژەوەندەکانی هەردوو وڵاتان ئەوە هەڵدەگرێت کە دۆستی یەک بن، یا نەخێر تۆ وڵاتت نیێ و لە کەسێک دەگەڕی دۆست بۆ خۆت پەیدا بکەی بۆ مافی خۆت و بۆ دۆزەکەی خۆت. حاڵەتی دووەمدا ئەوە ئێمەین مەجبور بە ئەوانین. دۆستایەتی ئێمە لەگەڵ دەوڵەتان ڕەنگە بەرژەوەندیوانیشیان تێدا بێ لەگەڵ ئێمە لەوێ پتر ئەمە مەجبور بەوان بووینە، ئەمە احتیاجمان بەوا بوونە. ئێمە لە یەک سەتر دانین دوو دەوڵەتی کوردی و دەوڵەتی فارس یا دەوڵەتی عەرەب یا دەوڵەتی تورک. حیزبە کوردیەکان لەگەڵ دەوڵەتەکانی فارس و تورک و عەرەب یا دراوسەکان. بۆیە سەتحەکە یەک نییە. دوای ئەوەش ئەگە بگەڕێنەوە نمونە مێژوویەکان باس سەردەمی کۆماری کوردستان. کۆماری کوردستان کە دروست دەکرێ و نەبووە بڵێن پێشەوە قازی محەممەد لە پێشدا چۆتە مۆسکۆ لەگەڵوان قسەی کردووە قەراردادێک بەستراوە کتوێ جاوە دەچمەوە مەهابات لەوێ کۆماری کوردستان دادەمەزرێن و کۆمەڵی قەراردادیان ئیمزا کردبێ. کەش و هەوایە کاتە گۆڕیە. کۆماری کوردستان بەرهەمەی ئەو کەش و هەوایە ئەو سەردەم بوو، بەڵام کە دوایە دەبێ بە ئەمری واقع بۆی کە خۆڕا بگرێ دەچێتە نێو علاقاتی دیپلۆماسی. دوایە کە شەڕی دووەمی جەهانی دەگۆڕدرێ، تەوازنی دەسەڵات دەگۆڕدرێ، کەش و هەوایەکی دیکە دێتە گۆڕێ. لە کەش و هەوادا سیاسەتی گەورە دەیخوا، بەرژەوەندە چووکەکان دەبنە ژێر مەجموعەی سیاسەتی گەورە. تەوافقی مۆسکۆ لەگەڵ تاران لەسەر نەوت و لەسەر کێشەکانی سنووری بینی خۆیان زۆر گەورەتر لەوە بوو کە سۆڤیەت هێزی نظامی خۆی لەو ناوچەیە ڕابگرێ. لە هەمان کاتیشدا ئەمریکای ئەو وەخت فشار دێنن بۆ سۆڤیەت بەهۆی ئەوە کە دوو قوتبی لێک جیاواز بوونە بە جۆرەی قەراردادێک کە بوویانە ئەوێ بەجێ بێڕە. ئەوەی سەردەمی کۆماری کوردستان دیسان خەتا لە قازی محەممەد نەبوو. ئەنی سێناریۆیەک بوو، کەش و هەوایەک بوو، بیل ئیجبار ئەوەی بەسەردا تەحمیل کرا. نەیدەتوانی لەوە بێتە دەرێت. دەسەڵاتی وەی نەبوو. لە ڕەوابط و دۆستایەتی و قەرارداددا یەکێک لەوانە کە بەرژەوەندەکە دەپارێزێت دەسەڵاتە. ئەگە دەسەڵاتت هەبوو ئەوە دەتوانی زمانەکەی درێژ بکەیەوە یا دەتوانی بە قازانجی خۆت بیگۆڕی. نمونەی دووەمیان کە لە نێو کووردا زۆر زەقە لە ساڵی 1975 بەتایبەت 75 ئەوەی قەراردادی شومی ئەلجەزایر بوو. دیسان لەوێ بەرژەوەندی ئێران و عێراق بوو بەهۆی ئەوە کە چۆنیەتی ڕوانینی حکوومەتی تاران بەسەر مەسەلەی کووردا بکەوێتە نێو ئەو بەرژەوەندێ گەورەیە. یعنی بەرژەوەندێکی گەورەی بینی دوو لایەن بەرژەوەندێکی چووکە و ناوچەی فەدای خۆی دەکا. جا بۆیە نەتیجەیەکی کەلەی دەگرم لەو بەحسەی خۆم ئەوەیە لە عیلاقاتی نێودەوڵەتی و دۆستایەتی کردندا یا دەبێت بارتەقای یەکبی ئەو باڵانسی دەسەڵاتی پێدەڵان هەردووک لا مەجبور بە ڕەعاتی یەکتر دەبن کەیدی لێرەدا تۆش کێشەی خۆت دەکەی وش دەکا یادەنا ئەگەر
تۆ لێرە بی و ئەو لەوێ بە لەباری قدرەتەوە تۆ مەجالت کەمترە کە بەسەرویدا مانۆر بدەیت ئەو مەجای زۆرترە بەسەر تۆدا مانۆر بدە و شتەکانی خۆت بەسەردا تەحمیل بکە. من پێم وایە ئەو جۆرە خاتراتەی کە کورد لە مێژووی خۆیدا لەسەر چۆنێتی علاقاتی حیزبەکان لەگەڵ دەوڵەتانی داگیر کردبووەتی ڕەنگە خاتری ناخۆشی زۆر تێدا بوو بێ و تەبیعەتەن من دەرچی ئەوە دەکەم و ئێمە لەگەڵ وە گەورە بووینە و لەگەڵی ژیاوین. بەڵام دیسان ڕۆکی پێشوش ئاماژەم پێکرد ئێستا لە سەردەمێکداین کە ئەو ئەقلیەتەوە ئەو شێوە خوێندنەوە لە علاقات و دۆست پەیداکردن نایخوا ناگونجێ ئەمەلی نابێ چون کۆمەڵگا دەوری زۆرە لەسەر لێپرسینەوە لە حیزبەکان لە دەوڵەت وە ئەو شێوازێکی دیکە بەخۆ دەگرێت. کەواتە خەلیل عەزیزی وێ بڵێت تەواوی ئەو پەیوەندیانە و تەواوی ئەو کۆنتاکتە سیاسیانە لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر محکومێتێکی تاریخی بووە بۆ کورد بە ناچاری ئەو پەیوەندیانە دروست بکات. باڵانسی هێزەکان هەمیشە من دڵنیام بۆ کوردی ئێران یا بۆ حزبێکی سیاسی کوردستانی ئێران کە دەبینێ حکوومەتی عێراق چی بەسەر کورد تێناوە قەت لەباری ڕوحی و لەباری ویژدانی و لەباری میلیەوە ڕێبەرانی ئەو حیزبە خۆیان مرتاع نەبینیوە لەگەڵ ئەو حکوومەتە دانیشن و دڵنیام بۆ ڕێبەرانی کوردی عێراقیش بۆ کەسایەتیەکانی وان کە دەبینن حکوومەتی ئێران چی بەسەر کورد تێناوە قەت ئەگەر بە خۆیان بێ مرتاع نەبوونە لەگەڵ ئەو حکوومەتە دابنیشن. بەڵام علاقات و ڕەوابط جاری وایە بە پێچەوانەی مەیلی تۆ بازنەیەک لە تەوازن و تەوازنی دەسەڵات و سناریۆیەک دێتە گۆڕێ کە تۆ دەچێنێوی. تەنیا ئەوەیە کە دەکرێ بڵم ئەو شتێک کە لە سەردەمی ئێستا تەزمینی ئەوە دەکا گارانتی ئەوە دەکا خاتراتی ناخۆشی کۆن دووپاتە نەبنەوە ئەوەیەکە ئەقلیەتی کوردی ئێستا بە خۆشیەوە گەیشتۆتە مەرحەلەیەکە پێناسەیەکی دیکە دەدا بە ڕەوابط. هیچ حیزبێکی کوردی ناتوانێت بە شێوەی 30 ساڵ پێش ئێستا لە دەریچەی بەرژەوەندی حیزبێەوە تەعامل لەگەڵ ئانکارا تاران دەمەشق یا بەغدا بکە. کۆمەلگای کوردی بە خۆشیەوە هەروەکی پێشوو ئاماژەم پێکرد سەردەمی ئێستا خەڵک دەسترسی بە ساتەلایت و ئینتەرنێت و موبایل و کۆمەڵێک ئەو ئەمرازانە هەیە کە معلوماتی زۆر زوو دەبێ و ئاسان نییە شتەکان دیزە بە دەرخۆنە بکرێت. سەردەمی شاردنەوە بەسەر چووە بەسەر چۆ بڵێ کەواتە تەوێ بڵیت چ حیزبی دیموکراتی کوردستان و چ دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو بۆ دروستکردنی و پەیوەندیانەی لەگەڵ سەدام و حیزبی بەعسی ئەو کات کەڵک وەرگرتن بووە لە دوژمنایەتی نێوان عێراق و ئێران بۆ سوود وەرگرتن لە بەرژەوەندیەکانی کورد و بە تایبەت بەدەستهێنانی دارایی و چەک بۆ پارتەکەی هەمووی جۆرێک بۆ لە حکمەتی سیاسی لە گەمەیەکی سیاسی لە نێوان ئەو دوو هێزی کە عێراق و ئێران بوون و بە جۆرێک دوژمنانی یەکیان کردووە. دقیقەن ئەوە بووە و هەردوو لای ئێمە کردومانە هەم حیزبەکانی کوردستانی ئێران هەم حیزبەکانی کوردستانی عێراق و من شخصەن گلەیی و گازندەم لەو پەیوەندیانە نییە چون ئێمە حیزبایەتی دەکەین و حیزبایەتیمان کردو و تەبیعەتەن مەجبور بەو ڕەوابطە بووینە بەڵام هەروەکی ئاماژەم پێکردەوەی کە جەنابەت بە باشی کۆت کردەوە دقیقەن بەو مەبەستە بووە. بەڵێ با لە پەیوەندیەکانی دەرەوە گەڕین و بچینەوە بۆ نێو خۆی حیزب لە کۆنگرەی دووهەمی حیزبی دیموکراتی کوردستاندا بە شێوەیەکی ڕاستە و خۆنە ڕاستەخۆ بە جۆرێک لە جۆرەکان شەهید دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو پەراوێز ئەخرێت و ئەحمەد تۆفیق شوێن یەگرێتەوە. ئەگەر بکرێت قسەیەک لەسەر ئەو پەراوێز خستنی قاسملوو بۆچی ئەو کات حیزبی دیموکرات کاریزمایەکی سیاسی وەکو قاسملوو پەراوێز ئەخاو دەیخاتە هەمشەوە. حزبی دموکراتی کوردستان تەبیعەتی دامەزرانی حزبی دموکرات هەروەکی ئاماژەم پێکرد کە لە کوردستانی ئێراندا دەمەزریە کۆمەڵانی خەڵکی جۆراجۆر لە دامەزرانەکەیدا بەشداریان بووە ئازاد بووە کێشە و بەحس و شتی وای تێدا بووە سازمانێکی بەستە نەبووە سەرۆک ئەشیرەتێک لە ڕەسیدا نەبووە یا بڵم مەلایەکی متەقاعدی مەسهەبی نەبووە کە بە فەرهەنگە جێ بخە یا ئیدئۆلۆژیەکی کۆمونیستی نەبووە کە تەشکیلاتێکی تۆکمەی سازمانی لێ دروست بکە و مەجال بە جم و جۆڵی فکری دەروون حیزبی و کێشەی حیزبی نەدا. هەر لە دوای کۆماری کوردستانەوە سان زۆر بە سەراحەت بڵە هەتاکو ئێستاش
حزبی دموکرات هەمیشە لە نێو خۆیدا کێشەی تێدا بووە، ڕقابەتی تێدا بووە. و دلیل بەرچەند شتە، دلیلی یەکەم ئەوەیە ئوسوولەن قبولی دموکراسی و قبولی یەکتر و کێشە لەگەڵ یەکتر و تەنانەت کێشەکان جاری وایە لێکەوتن و ئینشعاب و ئەوانەشی لێکەوتوتەوە لە نێو حزبی ئێمەدا بووە. جاگەر وایە دلیل بەرەوە بوو لە نێو حزبی ئێمەدا مەجال بوو کێشەکان هەبوو، ڕقابەتەکان هەبوو. ئەگە حزبێکی بەستە باین مەجال بەوانە نەدرابایە ئەوە نەدەبوو. ئەوەی مربوط بە کێشەی دکتۆر قاسملو و ئەحمەد تۆفیقە لە ڕاستیدا ئەو وەختی کە ئەو کۆنگرە و کۆنفرانسانە گیراون لە کوردستانی عێراق و بەتایبەت لە شوێنەکانی نزیک بە سنوور بوون ئەو کێشانە لە گۆڕێدا بووە. ئەو خوێندنەوانەی کە لە دوو بۆ چوونی ئەو وەختی دکتۆر قاسملو و ئەحمەد تۆفیق دەکرێت زۆربەی زۆری کردێ بە مێژوویەکان یا ئەو کەسانەی کە زیاتر لە من لە مێژوو دەزان و زیاتر لە من لە ڕێبەری حزبی دموکراتدا بوون و لەگەڵی ژیاون ئاماژە بەوە دەکەن تا ئەوجێ پەیوەندی بەو دوو دکتۆر قاسملو و ئەحمەد تۆفیقەوە هەیە. دکتۆر قاسملو ئەو وەختە کە وردە حزب دێ هەوێ خۆ ساخ کاتەوە دروست بێتەوە بیر و باوەڕ و بۆچوونێکی تایبەتی خۆی هەبووە. عەقیدەی بە سوسیالیزم بووە، عەقیدەی بە دروستکردنی قەوارەی حزبی بووە. لە کێشەکانی کۆمەڵایەتیدا ئەو وەختی کە پێناسە دەکرا عەقیدەی بە پێشکەوتن خوازیەک بووە. کاتی خۆی لە ئێراندا لە چوارچێوەی حزبی توودەدا کاری کردووە، لەوێ کۆمەڵێک تەجروبەی لە کاری سیاسی تەشکیلاتی وەدەستێناوە. هێندێک چوارچێوە و نەزمی تەشکیلاتی کە لە نێوە خۆی ئێران دەگەڵ ئێرانەکان کاری کردو فێری بووە. هەمووی ئەوانە بۆتە هۆی ئەوە کە ئەو پێناسەیەکی دیکە لە پێناسەی حزبی دموکراتی کوردستان و خوێندنەوەیەکی سیاسی دیکەی لێ بکە کە زۆرتر مەسائلی سوسیالیزم و قەوارەی حزبی و ئۆرگانی حزبی دەبێ منەزەم بێ ئەوانە. کاک ئەحمەد تۆفیق ئەوەندەی کە کتێبەکانی مێژووی ئاماژە پێ دەکەن ئەو خوێندنەوەیەکی دیکەی هەبوو. خوێندنەوەی کاک ئەحمەد تۆفیق خوێندنەوەیەکی سوسیالیستی نەبووە، خوێندنەوەیەک بۆ کە ئێستا یا ئەو وەخت زۆرتر بە کوردایەتی پێناسە دەکرا. ئەو بە معنای ئەوە نییە بڵم کە دکتۆر قاسملو کوردایەتی نەکردووە، بەڵکە دکتۆر قاسملو ئەو وەختە عەقیدەی وابوو کە دەبێت کوردایەتی و سوسیالیزمەکە بە جۆرێک تێکەڵ بکەی و لە تێکەڵکردنی ئەوانەدا پێناسەیەک بۆ حزبی دموکرات دروست بکەی کە حزبی دموکرات لە نێوە خۆی وڵات هەم خەڵکی فەقیر و هەژار و کرێکار جەزب بکە، دەبێت بەرنامەیەکی هەبێ بۆ عەدالەتی کۆمەڵایەتی لە کۆمەلگادا و هەم هەمووی ئەوانە کە کوردن ئەویش لە نێو خۆیدا کۆ بکاتەوە. زۆربەی زۆری بۆ چوونەکان پێناسەی کێشەکان ئاوا دەکەن بینی دکتۆر قاسملو و ئەحمەد تۆفیق. جا لەو کۆنگرەیەدا کە دکتۆر قاسملو لەگەڵ نابێ و کۆنگرەکە دەگیرێ لە ساڵی 1964 و ئەوانە بووە، هەر دەگەڕێتەوە سەر ئەو کێشانە، هەر دەگەڕێتەوە سەر ڕەوت و پرۆسەی ساخکردنەوەی حزبی دموکرات و ئەو ململانەی کە بینی ڕێبەرانی حزبی دموکراتە بوو کە بە تەوافق نەگەیشتونە و وردە جاری وایە دووسەیە کەوتونەتە ئەولایە، جاری وایە عدەیە کەوتونەتە ئەولایە، جاری وایە عدەیەک لە کۆنگرەیەکدا نەهاتونەوە، جاری وایە هەوڵدراوە ئەو عدەیەنەیە حقیقەتەنەوە بەشێک لە مێژووی حزبی دموکراتەوە ئینکار ناکرێت. دەوترێت ئەوەی کە هۆکار بۆ لە پشتی ئەوەی کە ئەحمەد تۆفیق بێتە جێگرەوەی دکتۆر قاسملو و بێتە سکرتێری حیزب بە پلەی یەکەم پەیوەندی بەوە بۆ کە ئەم پیاوێکی دژە چەپ بوو و زیاتر بیرێکی هەڵگیری بیری نەتەوەیی بوو، سەردەمانێکی ڕاوێژکاری بارزانی بوو. دەڵێن ئەمانە فاکتەر بوون لە پشتی ئەوەی کە ئەحمەد تۆفیق بێتە سکرتێری حیزبی دموکرات. ئێوە چیاڵێن؟ ئەگە چاو پێداخشانێک بە بیرەوەریەکانی ڕێبەرانی حزبی دموکرات بکەین زۆرتر ئەوە دەگەیەنێ کە دوو بۆ چوون لە حزبی دموکراتدا هەبوو، شاراوە نەبووە. ئەو سەردەمی گەشەی سوسیالیزم لە دنیادا بوو، یەکێتی سۆڤیەت بە سەمبولی پشتیوانی لە خەباتی میلەتان و وڵاتانی فەقیر و میلەتانی فەقیر و چینی کرێکار دەناسرا و تەبیعیە لە ژێر ڕووناکایی کەش و هەوایەکی وادا ئەقڵیەتی سوسیالیزم و بە سوسیالیستیکردنی حزبی دموکراتیش بێتە گۆڕێ و هەرواشی لێ هات. بۆیە بەشێکی بەرچاو لە کادرەکانی حزب کە نەسلی خوێندەوار و دانیشتووی ئەو سەردەم بوو هاتبوون، بە تایبەت لە تارانیش تێکەڵاویان لەگەڵ لە نزیکەوە لەگەڵ سازمانی حزبی توودە هەبووە، لە زینداندا لەگەڵیان بوونە، لە زینداندا لەگەڵ ئێرانی چەپەکان بوونە، وردە ئەو بیرە لە نێواندا پەرەی ئەستاندووە. دوایش کە دێنە کوردستانی عێراق تەبیعەتەن حزبی شوعی لە عێراقیش هەبوو، ئەوانش فعالیەتیان هەبووە، علاقاتی خۆش لەوانە
لە یەک کەلامدا کۆمەک بەوەی کردووە کە بۆ چوونێکی چەپی سوسیالیستی لە حزبی دموکراتدا هەبێ لە تەنیشت ئەوەشدا بۆ چوونێکی دیکە هەبوو کە ئاوە سوسیالیستی فکری نەکردوێتەوە من بۆیە ئەو بۆ چوونە زۆرتر لە دەوری کاک ئەحمەد تۆفیق و چەند کەسی دیکە لە ڕێبەرانی حزبی دموکرات کە لەگەڵ ئەودا بوونە ینی ئەو دوو بۆ چوونە ئینکار ناکرێت لە مێژووی حزبی دموکراتدا وجودی هەبووە من زۆرتر ئاوای پێناسە دەکەم تا فاکتۆری دیکە بەڵام ئەگەر بەراوردی بکەین لە نێوان کەسایەتی سیاسی دکتۆر قاسملو و ئەحمەد تۆفیقدا ئەبین بە درێژایی مێژوو ئەوەندەی کە پێگەی سیاسی قاسملو بەهێزترە ئەوەندەی کە نێوبانگی سیاسی ئەم پیاوە زیاتر و فراوانترە ئەوەندە ئەحمەد تۆفیق بەو شێوەیە دەرنەکەوتووە کەوایە بۆچی ئەو دەبێتە جێگرەوەی یاخود ئەگەر بکرێت خالی عزیزی بەراوردێکی ورد لە نێوان ئەو دوو کارکتەر سیاسی بکات بەدەر لەوەی کە ئەم چەپ بوو ئەو کەسیشی نەتەوەی بووە کاک ئەحمەد تۆفیق دەورانێک لە ڕێبەری حزبدا بوو مەسئولی حزب بوو و هەر چەند ڕستمان بەو شێوەی کە باو بووە لە کۆنگرەکانی حزبی و کۆمیتە ناوەندیدا پەسەند کراوە سکرتێری حزب نەبووە بەڵام ئێمە ناتوانین ئینکاری وە بکەین کە ئەحمەد تۆفیق یەکێک لە کەسایەتەکانی حزبی دموکرات یەکێک لە کەسایەتی ڕەهبەرەکانی حزبی دموکراتی کوردستان بووە بۆ ماوەیەک ئەوە حەقیقەتە و مێژوویە بەڵام چۆن هەڵسەنگانێک دەکەین لە دکتۆر قاسملو و ئەحمەد تۆفیق تەبیعەتەن دەورانی کاری کاک ئەحمەد تۆفیق لە حزبی دموکراتی کوردستاندا زۆر کورت بووە زۆر کەم بووە و ئەو دەورانە ئەو مەجاالەی پێنەدا کە لە ئیدامەی ژیانی سیاسی خۆیدا ئەوەندە مەجال و دەرفەتی بۆ هەڵکەوێت کە بۆ دکتۆر قاسملو هەڵکەوت دکتۆر قاسملو کەسایەتێکی تایبەتی خۆی هەبوو یەکەم زۆر لە تەمەنی جوانیەوە لە ئێران لە فعالیتی سیاسی و سالاکی سیاسیدا بووە دەورانێک لە حزبی توودەدا کاری کردو لەوێ کۆمەڵێک تەجروبەی بەدەستێناوە لە بنەماڵەیەکی دەوڵەمەندی شارستانی بەو معنایە بە مقایسەکردن لەگەڵ زۆر بنەماڵەی ئاغاوەت و عشیرەتەکانی دیکە بنەماڵەیەکی زۆر کراوە ئازاد بووە ناردراوەتە دەرێ بۆ خوێندن لەو سەردەمدا کە زۆر جوان بووە لە دەرێ ماوەتەوە دوای دێتەوە ئێران لە تاران دەمێنێتەوە لێ فعالەتی سیاسی دەکا دوایە کە کودەتای مصدیق وانە دێتە گۆڕێ و دیسانەکانە دەست دەکاتەوە بە چالاکی و فعالەتی سیاسی دوایە کە دێتەوە کوردستانی عێراق و لێرە دەمێنێتەوە و دەچێتە دەرەوە لە دەرەوە لە چێک دەمێنێتەوە و لەوێ خوێندنی دەبێ و لە خوێندندا زۆر دەچێتە پێشێ و لەوێش بێتە فاوەر نابێ و لە کێشەکانی چێکێ لە سیاستدا بەشداری دەکا و دێتەوە پاریسی و لە دانیشگای پاریسدا بەشدار کار دەکا و ئەو ئاڵ و گۆڕانێک کە لە وڵاتی چێک و بەهاری پراک و هێندێک ئینتقادگرتن لە سیستمی سۆڤێتی پێشوو کە هاتە گۆڕێ دکتۆر قاسملو لەگەڵوانە دێتە گۆڕێ بۆیە دکتۆر قاسملو کەسایەتێکی هەبوو بە لە حازی زبان زانین بە لە حازی خوێندنی دانیشگایی بە لە حازیمانەوە لە تاران بە لە حازیمانەوە لە دەرەوە و بە لە حازی کارکردن لەگەڵ حیزبێکی دیکە دیتنی دنیایکی دیکە دیتنی دنیای دانیشگایی دیتنی دنیای خەبەرنیگار و ژۆرنالیست توشتیوە کەسایەتێکی تێدا دروست دەبێت تەنانەت تیرۆرکرد و شەیدکردنەکەشی جۆرێکی جیاواز بوو دقیقاً بۆیە هەمووی ئەو فاکتۆرانە دەستی یەکتر دکتۆر قاسملو دروست دەکەن کە دکتۆر قاسملو دروست دەکەن ئەوش ئیستعدادی خۆی دەبێ ئینسانێکی بە ئیستعداد دەبێت لە شعردا بە ئیستعداد دەبێت لە ئەدەبیاتدا بە ئیستعداد دەبێت لە مێژوودا بە ئیستعداد دەبێت لە زباندا هەمووی ئەوانە لە خۆیدا خڕ دەکاتەوە و کارکتەرێک دروست دەکات لە تەنیشت ئەوەدا کۆی ئەو تەجروبانەی کە قاسملو دەیبێ بە ئەقلیەتی دروستکردنەوەی حزبی دموکرات دێتەوە عێراق ئەو بەرنامەی دەبێت بۆ دروستکردنەوەی حزبی دموکرات دوای ئەو هەموو دەربەدەری حزبی دموکرات دوای کۆماری کوردستان دوای کودەتای مصدیق هاتنیان بۆ ئێرە ئەو کەش و هەوای کە دوای کودەتای عەبدولکەریم قاسم لێرە دروست دەبێ قاسملو هەمووی ئەو دەرفەتانە ئیستفادەیان لێ دەکا بۆیە ناکرێت لەو بابەتەوە کەسایەتی دکتۆر قاسملو وەک کاراکتەری شخصی خۆی لەگەڵ ئەحمەد تۆفیق مقایسە بکەین هەردووچیان کەسایەتی حزبی دموکرات بوونە ئەحمەد تۆفیقیش کەسایەتێکی حزبی دموکرات بوو ئینکاری ناکەین بەڵام کەسایەتی دکتۆر قاسملو شتێکی دیکەیە دکتۆر قاسملو بەو کەسایەتی و تەجروبە و خوێندنەوەیە کە وردە دێتەوە نێو فعالیتی حزبی دموکراتی کوردستان دوای دەبێتە ئاڵا هەڵگری دروستکردنەوەی حزبی دموکراتی کوردستان لێ بەڕاستیش کە دوای قەزی ئەحمەد تۆفیقی ئەو مەجالە بۆی دروست دەبێ و خەڵکەکە لە دەورەی دەهاڵێ و لە کوردستانی عێراق و لە بەغدا و کۆنگرە و کۆنفرانسەکان دروست دەکەن لەسەر ئەقلیەتی دکتۆر قاسملو
حزبی دموکراتی کوردستان دروست دەبێتەوە. ینی لەوێ ڕادەکرێ بڵم حزبی دموکراتی کوردستان بە شێوەیە چینۆ لە حیزبایەتیدا دروست بۆ و فعالیتی خۆی ئیدامە پێدا و وردە بەردەوام چوە پێشێ و تا ئینقلابی 1970 ئێرانی لێکەوتەوە هاتنەوە کوردستانی ئێران. بۆ ماوەی 15 ساڵ ئەحمەد تۆفیق سکرتێری حیزبی دیموکراتی کوردستانە بێت پێم وابێ ئەگەر بە هەڵەیانە چوو بم ئەو لە 2 دەورەی جیاوازدا بێتەوە بە سکرتێر. لە دوای ئەحمەد تۆفیق سکرتێری حیزبی دیموکرات ئەدرێت دەست کێ ئەوەی کە بەو ئەرکە سیاسی هەڵەسێت؟ یەکەم دیسان ئەو پرسیارە ئەگە ڕووی لە مێژوزانێکی بە ئەزمموی حزبی دموکرات بێ ڕەنگە لەو مەوردەدا لە من خاوەن نەزەرتر بێ دڵنیان بەڵام یەکەم 15 ساڵ نەبووە ئەنی تەنان ڕەنگە دەوری نیوەی ئەوە بوو بیا. دووەم 2 دەورە سکرتێر نەبووە. سێهەم وە نەبووە بڵین لە کۆنگرەیەک یا کۆنفرانسێکدا ئەوە ڕەسمەن وەک سکرتێردانراوە. ینی ئەو عنوانەی نەبووە بەڵام کەسێک بووە مەسئولی ئیدارەی حزبەوە بە دوای ئەو کۆنگرە و کۆنفرانسە. ئیدی بە دوای ئەحمەد تۆفیقدا ئیدی دکتۆر قاسملوو دەبێ و لە وەختەوە تا ڕۆژێکە ترۆر دەکرێت. بەڵێ دەڵێن دکتۆر قاسملوو لەسەر وەختی سکرتێر بوونی حیزبی دیموکراتە هەندێک لە کادیرەکانی حیزب لە کۆبنەوەیەکدا پرسیاری لە یەکەن سەبارەت بە دارایی و خەزیێنە و گەنجینە حیزب. بەڵێ دەپرسن گەنجینە خەزیێنە چەندی تێدایە؟ دەڵێن قاسملوو ئەو پرسیاری پێخۆش نابێ و دەڵێت کەس بۆی نییە ئەو پرسیارە بکات. ئەم حقایقە تاریخیە تا چەند ڕاستگۆییتیایە و ئەوەندەی کە ئێوە ئاگادار بن. تەبیعەتەن لە هەر حزبێکی سیاسیدا لە مەکتەبی سیاسی و حیزبەدا قسە لە داراییش دەکرێت سەرچاوی دارایەکان چۆنە لە چۆیە چۆن ئیدارە دەکرێت زۆر تەبیعە لە حزبی دموکراتیدا و پرسیارە کراوە و بەحسەش لەگەڵ دکتۆر قاسملوو کراوە. دیارە ئەو وەختی کە پرسیارە کراوە من عزوی کۆمیتە مەرکەزی نەبوومە نەتەمەنم ئەوە بوو نە لەو شەرایەتەدا بوومە بەڵام لە وڵامی پرسیارەکەتدا دەکرێت بڵام کاتێک دکتۆر قاسملوو ترۆر دەکرێت ئەو سەروەتەی کە لە پاشی ئەو وەسیەتەی کە لە پاشی دەمێنێ دەری دەخا کە دکتۆر قاسملوو بۆ خۆی هیچی نەبووە. ئەنی دەڵە هەمووی حزبی دموکراتە ڕاست وەبەڕاستی دیاریکراو نەبووە. وەبەڕاستیش تۆ ئێستا کەس لە قاسملوو نابینی نەبرایی نەخوشکی نەکچی کەسێکی ئەو بە دوای مەرجی ئەودا هات پێ لەسەر سەروەتی حزبی دموکرات دانیشتە بێ میراتی سیاسی میراتێکی نییە ینی وە شاید ئەو سەردەم کە ژیانی سیاسی حزبی دموکراتی تێدا بووە شەڕی ئێران و عێراق منتەقەیەکی زۆر نائەمن هەمووی ئەوانە ببێتە هۆی ئەوە کە دکتۆر قاسملوو وای بە مەسلحەت زانی بێ دارایی حزب نێتە نێو بازنەیەکی گەورەی دەفتەری سیاسی و کۆمیتەی ناوەندی دەنا دڵنیام بە غەیری دکتۆر قاسملوو 1-2 کەسی دیکەش ئەویان هەرزانیوە چونکە دوای مەرجی دکتۆر قاسملوو حزب بە دوای ئەو دارایانەدا چۆتەوە وردە جێبەجێ کردوێتەوە لە جێگای خۆی داناوەتەوە ئەگە قەرار بە هەر قاسملوو زانیبایی و لە سندوقێکی خسپا و کەس پێی نەزانی بە دوای مەرجی خۆی تەواو دەبوویدی کەس نەیدەدیتەوە بە معنای ئەوەیە کەس یا کەسانێکی دیکە هەبوونا کە پاش مەرجی ئەو بە دوای دارایی حزبدا بڕۆن و بیگەێنەوە سەر جێگای خۆی. کاتی خۆی دیموکرات شەڕی کۆمەڵی کرد دەوترێت هۆی هەڵایسانی ئەم شەڕی حزبی دیموکرات لەگەڵ کۆمەڵە شەڕی تو دەبووە دیموکرات شەڕی تو دەی کردو بە وەکالەت ئەم قسەیە تا چەند ڕاستە؟ وەڵای یەکەم پێم وایە دروست نییە بڵین دموکرات شەڕی کۆمەڵی کردووە و تەنانەت دروست نییە بڵین کۆمەڵە شەڕی دیموکراتی کردووە. من دەڵم بەداخەوە حزبی دموکرات و کۆمەڵە تووشی شەڕێکی یەجگار زۆر ناخۆش و دڵتەزێنی نێوخۆیی بووین لێکمان کوشت لەو شەڕەدا براوەی نەبوو دۆڕاوی هەبوو هەردوو گولامان لەو شەڕەدا لە پەیوەندی لەگەڵ لێکتر کوشتن دۆڕاو بووین جێی خۆیەتی هەردوو گولامان شەهامەتی وەمان هەبێ کاتی خۆی کە دەگەڕێنەوە وڵات هیوادارم ئەو ڕۆژە درەنگ نەبێ هەردوو کلامان ڕوو لە کۆمەڵانی خەڵک بکەین و داوای مەعزەرەتیان لێ بکەین و پێیان بڵین بمان بورن کوڕ و کچەکانی گۆ کە هاتبوون بۆ پێشمەرگایەتی بۆ ڕزگاری کوردستان
بەشێک لە سیاسەتی غەڵەتی هەردوو لامان فەدای شەڕی نێو خۆی بوون. ئەو شەڕە هەر دەگەڕێتەوە سەر ئەو عەقڵیەتی ئێمەی کورد دەنا پەیوەندی نە بە حیزبی تودەوە بوو، نە بە هیچ کەسی دیکەوە بوو. باشە لە کوردستانی ئێران بڵێن ئەو فاکتۆرە گریمان کردمان مەسئلەیەک بوو، خۆ لە عێراقیش ئەو دەردە هەر هەبوو، خۆ لە پارچەکانی دیکەش ئەو دەردەکەم و زۆر هەبووە. بۆیە من ئەو شەڕە تەنیا بەوە پێناسە دەکەم کە ئێمەی کورد حیزبەکانی کوردی کاتێک مسلح و چەکدار دەبین هەمومان پێمان وایە دەسەڵات دەبێت خۆمان بێ، حەق بەلایەنەکەی دیکە نادەین، لە نەتیجەدا لە کەش و هەوای نظامی و ئەوەی کە هەموو کەس چەکی بەدەستە دیالۆگ و گفتوگو و مەشوەرە نامێنێ، تەبیعەتەن ئەوەی کە ئێرانی پێی دەڵێن تەسفیە حیسابەکە بە چەک دەکرێت. من هەر ئاوای پێناسە دەکەم ناچمە نێو جوزئیاتیەوەی کە لە چۆ حزبی دموکرات تاوانبارە، لە چۆ کۆمەڵە تاوانبارە، بەڵام وەڵا ڕووداوێکی ناخۆشی مێژووی گۆڕەپانی سیاسی و خەباتی کوردی ئێران بووە کە هیوادارم قەت لەگەڵ شتێکی وا ڕووبەڕوو نەبینەوە. کاخەلجان کاتی بەرنامەکە زۆر کەماوە لە ستودیۆ ئاگادار مەکەن. من دوا پرسیارم لە جنابتەکەم ئەگەر بکرێت لە 1 دقیقە کەمتریش وەڵام من بیتەوە. هەندێک لە کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پێیان وایە و ئەڵێن ئێمە لە دوای قازی لە دوای پێشەوە قازی محەممەد بێڕابەرین. چی ئەڵێن؟ من پێم وایە ئەوە دروست نییە، چون هەر حیزبەکەی قازی کە قازی دروست کرد دوایویش ڕەهبەرێکی زۆری دروست کردووە، یەکێک لەوانە قاسملوو بوو، ئەوی دیکە شەڕەفکەندی بوو، ئێستا ڕێبەرانی حزبی دموکراتن و لایەنە سیاسەکانی دیکەش. من پێم وایە تا میلەتێک خەبات بکە لە جم و جۆڵدا بێ، تا حزبی سیاسی هەبێت، تا بە دوای شتەکانی دیکەیدا شتەکانی خۆی دابڕوە قەت بێ ڕێبەر نابێ، هەر سەردەم و زەمانەی ڕێبەری خۆی دروست دەکاتەوە. دڵنیام لەوەدا. مۆسەجان زۆر سپاس بەرنامەکە بە کۆتا گەشت. زۆر سپاس کاکە. ئێمە هەوڵ ئەدەین لە بەشەکانی داهاتووە درێژەی زیاتر بە بارودۆخی ئێستای زۆر باش حیزبی دموکرات بین. بەڕێزان ڕوودا و مێژوو کۆتایی هات تا بێگەشتنەوەیکی تر و میواندارێکی تر و هاتنەوە بەلای ئێوەی ئازیز بەخواتان لەسپێرین خواتان لەگەڵ. زۆر سپاس.